ئەمڕۆ لە ناو کارگەی جگەرەی سلێمانیە لە پێشەنگەی هاوبەشی کاری دەستی خانمانی ئێران و سلێمانی لەم پێشەنگایە بەشدارین کە دیارە ئەم پێشەنگایە بۆ یەکەمین جارە بە هاوبەشی بەتایبەت کارە دەستیەکانی خانمانی سلێمانی و ئێران تێدا لە نێو پێشەنگایەکی وهەیە کارەکانیان نمایشەکان لێرە و لەوێ ڕاستە با بڵێن پێشەنگای هاوبەش لە نێوان وڵاتانی ئێران و هەرێمی کوردستانە کراوە بەڵام بۆ کارە دەستیەکان بۆ یەکەم جارە دیارە خۆشبەختانەش 21 با بڵێن کاری دەستی خانمانی دەستڕەنگینی ئێران و 21 خانمانی دەستڕەنگینی سلێمانی لەم پێشەنگە هاوبەشەیە بەشدارن بە کارە دەستیەکانی کاری ناوماڵ و کاری پێداویستەکانی ناوماڵ و بابەتی جوانکاری خانمان و جلوبەرگ و کۆمەڵێک لەو بابەتانە من بۆ زانیاری زیاتر ئێستا چمە لای زۆر بەڕێز خاتی و لەیلا کەریم کە بەڕێزیان سەرۆکی با بڵێن ڕستن و چنینن لە سندیکای کرێکارانی کوردستان لقی سلێمانی خاتی و لەیلا بێتە لای من سڵاو لێ بێدەم کاتت باش بێت سەرەتا با لەوە دەست پێ بکەین چۆن بە هاوبەشی ئەم پێشانگایەتان ڕێخست ئامانج لێ چی بوو؟ بەڵێ بێزەحمەت فەوزی خان فەرزی خان بێرێرە فەوزی خان لێرە لەگەڵمانە هاتە سندیکاکە ئێمە سندیکا ڕستن و چنین لە یەکێتی سندیکاکانی کرێکاران ئەم اقتراحیدا پێمان ئەم وەکو نوێنەری ئەوان لە ئێرانەوە هاتبوو خانمێکی کووردە لە خانمی کوردی ئێرانە ئێمەش پێشنیارەکەیدا پێمان بە خۆشحاڵەوە قبولمان کرد و بە هەماهەنگی ئەم کارە بکەینەوە بۆی ئاڵەگۆڕی کە کارە هونەریەکان بکەین هەر لە چقی کارە هونەریەکانی ئێمە سلێمانی لە چقێکان نەمێنێتەوە بۆ ئەمەی خانمانی ئێمەش بچنە ئێران بە هەماشەوە خولەکانمان بەشداری تیا بکەین و گۆڕانکاری لە کارەکانیان بکەن. یانەکەم من خۆشحاڵم کە لە دەکلێ لە خانە هاوکاریەکەم و سپاسیشیانەکەم کە ئەم هاوکاریانە قبول کرد لە خۆیان لە کاکچالات وەلو کەسگەلێکی ئێمەیان هاویاری کە من سپاسیانەکەم بە قوربانەوە. سپاس بۆ ئێوە اینجا ئێستا ئەچمە لای خاتونێکی تر کە با بڵێن ئەفۆ ئەچمە لای خاتونێکی تر کە وەکو نوێنەری سەرکۆنسڵی ئێران چووکان پێشەنگایە بە ئامادەبوونی سەرکۆنسڵی ئێران و میوانان و ئامادەبووان لێرە لەم پێشەنگایە بەشدارن ئەچمە لای بەڕێزیان سەرەتا خۆیان بناسێن. من مختاری هستم مدیر انجمن زنان کارآفرین و هنرمند عقیق ایران خیلی خوشحالم. مەبەست و ئامانج لەم پێشەنگایە چییە؟ با توجه به تعاملات فرهنگی و هنری که بین ایران و عراق بسیار زیاد هستش مخصوصا سلیمانیه امیدواریم که بتونیم این نمایشگاه ها رو بیشتر برگزار بکنیم تا تعاملات فرهنگی و هنری بیشتری رو با هم داشته باشیم.